بەڵێ سڵاوتان لێ بێتن دیارە ئەمڕۆ سێ هاوڵاتی لە سنووری قەزای سیدەکان هاکەوە هاوڵاتی گوندی خۆرانن کە بەمبەستی گژوجیای بەهارە ڕوویان لە گەڕووی کەوەرتە کردووە لە نزیک چادێل بەهۆی پێداتەقینەوەی پاشماوەی جەنجیەوە بریندار بوونە دیارە سەرەتا ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتن لە قەزای سیدەکان کراون دواتر بۆ چارەسەری پێویست ڕەوانەی نەخۆشخانەی ئاشتی فێرکاری لە سۆران کراون ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان ئەم هاوڵاتیانە بۆ هێنانی گژوجیا بەهاری ڕوویان لە ناوچانە کردووە بریندارەکان یەکێکیان کوڕێک و دایکێکە هەروەها گەنجێکی تریشیان لەگەڵەکەوە بریندار بوونە تەمەنی دایکەکە 40 ساڵە یەکێک لە گەنجەکانیش 30 ساڵەوە ئەوی تریش 13 ساڵە ئەم ساڵ جیاواز بە ساڵانی تر ڕێژەی بەرکەوتوانی من لە سنووری ئیدارەی سۆران بەرز بۆتەوە بە تایبەتی و هاوڵاتیانە زۆرینیان بۆ گژوجیای بەهاری ڕوویان لەم ناوچانە کردووەوە بەرمین کەوتونە پابەند نەبوون بە ڕێنماییەکانی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین و هەروەها بەرگری شارستانی وای کردووە کە ئەم ڕووداوە نەخوازراوانەی لێ بکەوێتەوە زۆر زار هاوڵاتیەکان کە دەستنە ئەم ناوچانە شارەزانین بۆیە پێویستە وە گرنگە ئەو هاوڵاتیانەی کە بۆ هێنانی گژوجیای بەهاری ڕوو لەم ناوچانە دەکەن ژیانی خۆیان بپارێزن و ڕوو لەو ناوچانە نەکەن کە بەهۆی پاشماوەی جەنجیەوە بە تایبەتی ئەم پاشماوەی مین و تەقەمەنیەی سەردەمی ڕژێمی بەعسن شەڕی نێوان عێراق ئێرانە لەو ناوچانە ماونەتەوە پێویستە هاوڵاتیان پارێزگاری لە گیانی خۆیان بکەن و سەردانی ئەو ناوچانە نەکەن کە بە مین و تەقەمەنی پیس بوونە.